تەنها ناوبردننی ئەو کەسانە بۆ ئەوە نییە هەرچەنە خۆیان ڕازینین بۆی کە ئێمە باسییان بکەین، بەڵام بەڕاستی بۆ خۆی شایانی باسکردنە کەوا کەسانێک ئەمڕۆ لەگەڵ خەمی خەڵکان لەگەڵ خەمی هەمووشی نوتێژەکانان و بە تایبەتیش ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن. بۆیە ئێمە لێرەوانێ زۆر زۆر سپاسی یەکەین کاک جەمال نەک هەر لەم بوارە بەڵکو جێدەستی دیار بووە لە هەموو بوارەکانی ترا لە هەموو پرۆژە خزمەت گوزاریەکانە چگوەکردنەوەی مەکتەب و وەکو نەخۆشخانە و وەکو مزگەوت و وەکو کۆمەڵێ پرۆژەی خزمەت گوزاری بۆیە ئومێدەوارین کە خەڵکانی ترمان هەیە کە بە هەڵوێسن ئەمڕۆ ئیمکانێتێکی باشیان هەیە بتوانن ئەوانیش لەگەڵ خەمی خەڵکا بن، لەگەڵ خەمی کەمەندامانە بن، لەگەڵ خەمی خاوەن پێداویستی تایبەتا بن، لەگەڵ خەمی هەموو ئەو خەڵکە فەقیر و هەژار و کەم دەرامەتا بن کە ئەمڕۆ بەڕاستی پێویستیان بەوەیە کەەوە ئاوڕێکیان لێبیرێتەوانێ و کەمێک لە ئازار و مەینەتەکانە کەم کرێتەوانێ. و کاک جەمال ئەم جارەش بە دابینکردنی ئەسا بە دابینکردنی 1000 بەشە خۆراک بۆ 1000 ماڵ بەپێی ئەم لیستانە کەوا ئێمە وەرمانگرتووە و ئومێدەوارین کەوا بتوانین بە شێوازێکی باش و زۆر زۆر بە ئامانەتێکی گەورەوانەیە ئەم شتانە بگاتە دەستی هەموو ئەو کەسانی کەوا ناویان لەم لیستانە هاتووە. ئێمە ڕێکخراوە خاوەن پێداویستیە تایبەتەکان کە بریتین لە ڕێکخراوەکانی هەریەک لە کۆمەڵی کورتە باڵاکانی کوردستان، یەکێتی نابینایانی کوردستان، کۆمەڵی توانابەخشی کوردستان، کۆمەڵی تەلاسیمای کوردستان، کۆمەڵی کەڕوڵاڵانی کوردستان کۆبووینەتەوە ئۆتیزمیش کۆبووینەتەوە لە بینای کۆمەڵی کورتە باڵاکان سەبارەت بە وەرگرتن و یارمەتیدانی بەڕێز جەمالی حاجی عەلی بۆ ئەندامان و خەڵکانی هەژاری ڕێکخراوەکەمان. لێرەوە ڕووی دەمانەکەینە سەرجەم سەرمایەدارەکان و خاوەن دەخلە جیاوازەکان لە هەرێمی کوردستان یارمەتی دەربن، پشتیوان بن بە یارمەتیدانی هەر کەسێکتان بۆ هەر ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت لەم ڕێکخراوانە پشتیوانیتانە بە درێژەدان لە ژیانیان لەم بارودۆخەی کە تێی کەوتوین. کاکە هەڵۆجان